سڵای خۆتان لێبێت بینێرانی خۆشەویستی کەناڵی پێیان من لەو شوێنم کە دوێنێ ئێوارە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لێ ڕوودا ئێرە بازاڕی شێخەڵایە ئەوەی بەرامبەرمان ڕێک جسری سەیداوە لێرە شوێنی فرۆشتنی تەواوی پێویستەکانی ڕۆژانە و کەلوپەلی ڕۆژانی هاوڵاتیان لێرە دەفرۆشرا هەر لە چەرەز و جلوبەرگ و میوە و تەواوی پێویستەکانی ڕۆژانە لێرە ئەو بازاڕێکە کە بازاڕێکی میلی قەرەباڵغە و دەتوانین بڵێن قەرەباڵغترین بازاڕی شاری هەولێرە شوێنێکە کە نرخی بەرهەمەکانی تۆزێک هەرزانتر لە شوێنەکانتر و خەڵکی دەستکوت و نەدار زیاتر دێن لێرە پێدەویستەکانی خۆیان دابین دەکەن ئەوەی جێ سەرنجە لایمە لێرە تەواوی بەروومەکان کە لێرە عرضکرایە بۆ فرۆشتن تەواوی سوتاوەتەنانەت ئەو ئاستن و ئەو مێز و کەپرانەی کە پێی دەڵێن لێرە تەواوی سوتاو هیچ نەماوە بەڵام ئەوەی جێ سەرنجە ئەوەی تاکو ئێستا لی دەرچۆماوە تەنها ئەم دوو قورئانەیە کە لە دەستمە ئەم دوو قورئانە تەنها ڕۆخەکانی ئاگری گرتووە و ڕەشبوون ئەگەرنا کەلامی خوا یەک وشە یەک پیتی نەدراوە و نە سوتاوە تەنها بەهۆی قووەتی ئاوی ئاگرکوژێنەوە تۆزێکتەر بووە ئەگەرنا ئەوەی دەیبینێن کەلامی خوای گەورە وەکو خۆی ماوە کە ئەمە جێگای سەرنجە و مای دڵخۆشیە کە سەرباری ئەم زیانە زۆرەی کە لەم بازاڕە لە خاوەن دوکان و لە فروشاران کەوتووە تەنها ئەم قورئانە ماوە ئەم بەرهەمانەی دەبینێن تازە دانراون ئەگەرنا ئەم مێزە تەغلیف کراوەتەوە وەگرنە تەواوی ئەو مێزە سوتاون ئەوەی سەلاجەی دەبینن ئەم قورئانە ڕێک لەسەر ئەم سەلاجە بووە ینی ئەم سنیانە لێر نەبووە ئەم قورئانە لەسەر ئەم سەلاجە بووە ئەم مامەیە کە لەگەڵمە ڕۆژانە لێرە لە کاتی دەست بەتاڵی و بە مەجال و کاتی خۆی قورئانی لێرە دەور کردەوە قورئانی خوێندووە و ئەو شەوی کە ڕۆیشتووەوە لەسەر سەلاجەکەی دانەوە بەڵام سەلاجەکەش کە دەیبینن تەواوی سوتاوە تەنها قورئانەکە ماوە مام حاجیم لەگەڵا دەمەوێت دوو قسە لەگەڵ بکەم حاجیان سڵاو لێبێ پێم بڵێ ڕۆژانە لەگەڵ خەریکبوون بە کاری ڕۆژانت کە فرۆشتی میوەیە چۆن مەجال دەبوو قورئانی وەڵا من کوڕەکەم لەگەرە کوڕە گەورەکەم لەگەرە ژیلوان کە مەجال دەبوو قورئانم دەخوێند و کە ئەو وەختی پێشی عەسرا دوایی عەسرا کە مەجال دەبوو لەوێدا دەنیشتم دەمخوێن یعنی هەر کە مەجال دەبوو کات دیار نەبوو کە لە داهاتی کار و مەجال دەبوو قورئان دەخوێن قورئانم دەخوێند الحەمدوللا بەرام یەکشت کەلامی خوای بە هیچ شێوەیەکی ناسووتێ سەلاجەم دانابوو بەرام ئاویان بەر ئەوەی جەماعەتی عەریقی ئاویان لێدا بوو خزبوویانە خوارێ تەڕ بووە گەنا هیچ نەچوتاوە کەلامی خوای یعنی بە ئاگری خۆش ناسووتێ ئەبا هەموو خەڵک بزانن مسلمان بزانن کە کەلامی خوای ناسووتێ ئێمە مسلمانین ئێوەش بەڕێز بن سەرچاوا بەخێر بن تاکاتەوە باشترین شێوە ئینشاءالله دەستان خۆش بیتن بەڵێ بینەرانی خۆشەویستی کەناڵی پێیان ئەوە یەک لە ئەو شتانە بوو کە بەڕاستی سەرنجی ڕاشەمەوەی ئەم قورئان نەبوو تەواوی ئەم کەلوپەل و خواردنانی ئێرە سوتاون تەنها ئەم قورئانە نەبی